بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، واجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایان و خوشکانی بەڕێزم لە هەر شوێنەکەن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. داواکارین لە خوای پەروەردگار و لێ پاڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی. خوای پەروەردگار ڕۆژووی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کا و تەراویح و شەو نوێژەکانمان لێ قبوڵ کات. خوای پەروەردگار پاداشتی و برا بەڕێزانە باتەوە کە بەم کاتی درەنگیشەوە لەم کەناڵەمان دووە بن بۆ نەقڵکردن و گواستنەوەی ئەم بەرنامە ئاینیانە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. ومێدەوارم ئێوەی بەڕێز لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا هەن لە دوعای خێر خۆیان و ماڵ و منداڵیان بێبەش مەکەن، چونکە بەڕاستی بەڵێ ئێمە دەرەکەوین لەسەر شاشە، بەڵام هۆکاری ئەوان لە پشت ئەم دەرکەوتنە و ئەم بەرنامانەوەن گەورەیەکە بۆ ئەوانە. ئێمە تەنها قسەی زلمان پێیە و لە خزمەتان ئاباسیەکەین، ئەگەرنا ئەوان جوندیەکی نادیارن دوعای خێران بۆ بکەن خوای پەروەردگار خۆیان و ماڵ و منداڵیان بپارێزێت. ئازیزان و خۆشەویستانم، یەکێک لە واتاکانی ڕەمەزان، یەکێک لە معناکانی ڕەمەزان معنای هاوکاریکردنە لە نێوان ئینسانەکاندا. ڕەمەزان مانگی هاوکاریکردنە، مانگی ئاگابوون لە یەکتریە، مانگی ئەوەیە کە هەر یەکێک لە ئێمە بتوانین پێداویستی مسلمانێک برایەکی مسلمانمان جێبەجێ بکەین کە شەریعەتی ئیسلام بەڕاستی بۆ دوو شت هاتووە: من نێوان خۆم و خوا چۆن چاکەم و لەگەڵ خەڵکدا چۆن بژیم بە باشترین شێوە. ئەمە شەریعەتی ئیسلام بۆ ئەمە هاتووە. بۆیە هەردوو لایەنەکە گرنگی زۆری پێدراوە لە شەریعەتی پاکی ئیسلامدا و بە تایبەتی هاوکاریکردنی خەڵک. جا کاتێک ئەوەین هاوکاریکردن یەکێکە لە واتاکانی مانگی ڕەمەزان و ڕۆژوو، ئاگادار بن تەنها مەبەستمان هاوکاریکردنی دارایی نییە. جاری وایە هاوکاریکردنی خوشکێکی مسلمان، هاوکاریکردنی برایەکی مسلمان، بەدەمۆچوونی برایەک و خوشکێکی مسلمان ئەوەیە تەنها گوێی لێ بگریت. یعنی کێشەیەکی هەیە، مشکیلەیەکی هەیە، تەنها گوێی لێ بگرە، با دەردە دڵت لا بکات. ئەو دەردە دڵە کە لای تۆ ئەیکات، ئەو تەنفیسەی کە لای تۆ ئەیدات، ئەو باشترین هاوکاریکردنە بۆ بەڵکو لە سەرۆت و سامانی دنیا باشتریشە. جاری وایە مسلمانێکە تۆی بەڕێ سیارەت پێیە، ئەچی تۆ بەرەو ماڵ، هەر خۆتی کەست لەگەڵدا نییە. ئەم دراوسەیەت لە نزیکی ماڵ بە پێ ڕاتەوە، هەندێشتی پێیە، تۆ هەڵی ئەگریت، ئەو هاوکاریکردنە. جاری وا هەیە دراوسەیەکتە، تۆ سیارەت هەیە و سیارەی نییە، لە کاتێک لە کاتەکاندا کارێکیان لێ قەومێن نەخۆشێکی خەتەریانە بێت، تۆ سلف لە سیارەکەتە دەی لەگەڵیان ئاچی بۆ نەخۆشانە، کەسێکیان لێ ئەمرێ ئەچی بەدەمیانەوە. ئەمانە معنای هاوکاریکردن نەوەی. ئیسلام داوای ئەوەمان لێکە کە ئێمە لە نێوان یەکدا ئاوا بین. بەڕاستی ئازیزان و خۆشەویستانم، ئێستا ئەم دەستە هاوکاری ئەم دەستەیە. دەی ئینسانی مسلمانیش پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم، مسلمان بۆ مسلمان وەکو جەستەیەک وایە، وەکو یەک لاشە وایە. یعنی کاتێک من شتێک هەڵەگرم بەم دەستم، ئەم دەستم ناتوانێم دەستەی ترم هاوکاری ئەکات، وەنییە؟ یعنی کاتێک کە ئینسان بە قاچێک ناتوانێت بڕۆ قاچێکی تر هاوکاریەکە بۆ ڕۆشتن. ئیذەن هاوکاریکردنی مسلمان مەرج نییە لایەنی دارایی بێ. ئازیزان و خۆشەویستانم، معناکەی زۆر زۆر فراوانە. هو شریعەتی ئیسلام زۆر بە گەورەی باسی کردووە. من پێم خۆشە سەرنجی برایان و خوشکانم بۆ چەند فەرمایشتێکی زێڕینی پێغەمبەری خوا ڕاکێشم صلی الله علیه وسلم. یەکێک لەو فەرمودانە ئەومان پێڵێت هەندێ مرۆ لە مرۆڤەکان خوای پەروەردگار لە دنیادا
پارە و سەروەت و سامان و هێزێکی پێداون ئەمەی بۆیە پێداون بۆ ئەوی سوودیان بۆ خەڵکە بێت. هەر کاتێک ئەم ئینسانە ئەو پارە و سەروەت و سامانە و هێزەی کە خوای تەعالا پێی داوە بۆی سوود بە دەوروبەری بگەێنێ نەتوانێت سوود بە دەوروبەری بگەێنێ، خوای پەروەردگار ئەو نیعمەتەی لێ ئەسەنێتەوە. تەماشاکەن فەرمودەکە فرموديك صحيحة بيغنبري خواه فرمي صلى الله عليه وسلم إن لله تعالى أقواما يختصهم بالنعم لمنافع العباد. هندي لبندكاني خواي پروردگار هي جل جلاله ولا برايان ولا خوشكان خواي پروردگار تايبتي كردون بچن نعمتي كوا چن نعمتي كي بيداون بو لمنافع العباد بو اوي السوديان بو بندكاني خواي پروردگار هبي جل جلاله يعني بو يا خواي پروردگار نعمتكاني بيداون ويقرها فيهم ما بذلوها ام نعمتانيان لا امينيتوا ما دام آقايان لخلقية ما بذلوها صرفي أكن هاوكاري دورو بركن لهيزة لسيارية خواهي پروردگار سياري كي بيداوة ام سيارة جهجار خيري بيكات آقاي لفقير وهجارة خواهي پروردگار ام نعمة لا ام إنسانة أياليتا وما دام ام إنسانة توانيويتي ام نعمة بوسود قازانجي خلقيش بكاري بينه كاتك تواني بكاري بين اخو ام نعمتي لا يغلطوا بلان بيغنبري خو فاذا منعوها فرمي كاتك ام انسانا هي زكي باركي سياركي نيلا غيري خوي استفادي اللي بكا منعي كرت نايلا كس استفاده لم بكا نزعها منهم بيغنبري خو فرمي خوي پروردي او نعمتانا لو انسان ورق ديتوا ايدا بيكي كتر فحولها إلى غيرهم أي دابيكي كتر إذن هو كاري ما نوي جاري وايا بارو سروتو سامانكت برابر رزكم سياركت برابر رزكم خشك عزيزكم جنج برزكان زور جار هو كاري ما نوي أو سروتو سامانيك هتا أو هي زوتوان أو سياريك هتا أزاني شيا هاو كاري كردنا كتب بو خلق أو كاري ما نوي كيتي أو السري أو النهيني ما نوي نعمتك يلايتوه كاتيك نتواني وابكاري بيني خواهي پروردگاري دا بيكي كتر چند كسمان بيني دولمان پارو سروتو ساماني هبو بلام لنا كاودا هجار كوتو خلقي توشي هجاري كرت آقاي لهجار نبو آقاي لكس نبو سودي بو كس نبو خواهي تعالى نعمتك دا بيكي كتر تواو بۆیە بەڕاستی من و تۆی مسلمان کاتێک کە هاوکاری دەوروبەرمانە بین بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا کە بەڕاستی مانگی هاوکاریکردنە مانگی بەدەمۆچوونە ئەوە یەقینمان هەبێت ئێمە لەو کەسانین کە لە دنیا لە قیامەتدا زۆر دڵنیاین لە ڕەحمەتی خوای پەروەردگار جەلە جەلالوه. تەماشاکە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کۆمەڵە خەڵکێکەیە لە دنیادا خەڵکی بەهۆی ئەوانەوە ئیسراحەتەکەن، خەڵکی بەهۆی ئەوانەوە دڵخۆشن، خەڵکی بەهۆی ئەوانەوە ئارامیان بۆ دێت، کاتێک تووشی ناڕەحەتیە بن ئەوان ئاگایان لێیانە. ئەم جۆرە کەسانە عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێ کاتێک کە بەردەوام پێداویستی خەڵک جێبەجێەکەن و خۆشی ئەخەنە دڵی خەڵکەوە ئولائیکە هم الآمنون من عذاب يوم القيامة أمانة للروجي قيامتها كسانيكن كالدلنيان كنا ترسن لا سزاي خوا للروجي قيامتها ترسيان لسرنية باريز راون أو كسانيك لقيامت دا بوشي وازا حالي أنا شون كان لدنيا دا أغاين لدورو بريان بون پیغمبری خواه صلى الله عليه وسلم بو خوی وابوه يعني لفرمودي صحيح دهاتوها پیغمبری نازدار من صلى الله عليه وسلم پیرێژنێک لە دەرەوەی مەدینە ڕای گردووە کە ڕای گردووە تەسەوورکە قسەی لەگەڵدا کردووە، یعنی هەتا خۆی کۆتایی پێنەهێناوە پیغمبەر کۆتایی پێنەهێناوە، ئاوا لە خزمەتی خەڵکدا بوو. هاوڵەکان زۆر سەیر بوو بەلایەنەوە کە پیغمبەری خوا ئاوایە،
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا هاوکاری خەڵکەکات، ئاوا ئاگای لە خەڵکە. ئەزانی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ ئەم وتەوتەی ڕەسوول الله فەرمووی هەر کاتێک لەگەڵ موسڵمانێکدا ئەچم ئیشێکی بۆ جێبەجێەکەم، کێشەیەکی ئەچم بۆی چارەسەرەکەم، نەخۆشێکی ئەیبم بۆ نەخۆشخانە لەگەڵیدا، پێداویستیەکی هەیە، کێشەی خێزانێکی ئەچم بۆ ماڵیان، پێداویستێکی بە من هەیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم کە ئەچم لەگەڵیدا بۆ ئەوەی کێشەکەی بۆ چارەسەرکەم، بۆی هاوکاری بکەم، أحب إلي من أن أعتكف في هذا المسجد. فەرمووی کە لەگەڵ مسلمانێکە ئاچم بۆ هاوکاری کردن و پێداویستێکی بۆ جێبەجێ بکەم، زۆرم پێخۆشترە لەم مزگەوتەی خۆمدا ئیعتیکاف بکەم. لە ڕیوایەتێکی تر هاتووە کە یەک دانە مانگ ئیعتیکاف بکەم. یعنی پێغەمبەری خوا پێی خۆش بووە ئەگەر ئیعتیکافی مانگێکی، ئیعتیکاف خێرێکی زۆر گەورەیە بەڕێزان. ئیعتیکاف ئەوەی کە تۆ لە مزگەوت تا بمێنیتەوە بە نیەتی عیبادەت، نەیتە دەرەوە مودەیەکی زەمەنی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر مخەیەرم بکەن بۆ معنایە لە نێوان ئەوەی بڕۆم ئیشی مسلمانێک جێبەجێ بکەم، لە نێوان ئەوەی یەک دانە مانگ عیبادەت بۆ خۆم بکەم لە مزگەوتدا بینی خۆم و خوا، من ئەوە هەڵەبژێرم کە بچمە دەم مسلمانێک و هاوکاری بکەم. زۆر گەورەیە بەڕێزان. بۆیە بەڕاستی فەرمووی هەر کەسێک من مەشا مع ئەخی فی حاجەتینا، هەر کەسێک لەگەڵ برا مسلمانەکەیدا پێغەمبەر فەرمووی بڕوا بۆ ئەوەی پێداویستیەکی جێبەجێ بکە، ئیشێکی پێی کەوتووە لەگەڵیدا ئەنجامی بدا، لەگەڵیدا بێ حەتا تەواوە بێت، خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا پێیەکانی دامەزراوەکە یەومە تەزول الأقدام، لە ڕۆژێکا کە خەڵکی زۆرەکەوێ، خەڵک لە پردی سڕات بەرە بێتەوە، خەڵک تووشی ناڕەحەتیە بێ، لەو ڕۆژەدا خوای پەروەردگار ئەم ئینسانە سابت ئەکات، پێیەکانی سابت ئەکات لەسەر قیامەت و لەسەر ڕۆشتن بە سەر پردی سیڕاتدا، لەسەر ناڕەحەتیەکانی قیامەت. ئیدەن ئەم فەرمودانە ئەومان پێڵەکە ئینسانی بڕوادار، ئینسانی مسلمان کە ئاگای لە مسلمانێک بێ، نەک هەر لە دنیادا خەڵکی بەچاکە باسی یەکەن، لە قیامەتیش ئیسفادەی لێکەن. قیامەت ناڕەحەتی زۆر تیا ئیمانداران. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ناڕەحەتیەک لەسەر مسلمانێک لا بدە، خوای پەروەردگار ناڕەحەتیەکی قیامەتی لەسەر لا ئەدات. ئیدی بەڕاستی ئێمە مژدەیەکی زۆر گەورەیە بۆ ئێمە مسلمان. ئێمە خاوەنی ئەم دینەین، ئێمە خاوەنی ئەم ئیسلامەین. ئاگامان لە خەڵکی بێ، ئاگامان لە دەوروبەرمان بێ، بەو شێوازە تەنها بۆ خۆمان نەژین. عەرەب ئەڵێ الأرض خلقت لغيرها ولم تخلق لنفسها. زەوی خوا بۆ غەیری خۆی دروستی کردووە، خۆ بۆ خۆی دروستی نەکردووە. ئینسانی بڕواداریش بەو شێوازە بێ، بەڕاستی زۆر گرنگە. پەیوەندیەکمان لەگەڵایە، کاکی یوسفمان لەگەڵایە، بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كاکی یوسف والله عزيز نبي دوب برسالة بموصل لە خزمەتتان. سلاماتكم. موصل جام برسالة كمان أويا إما قرض من لا خلقه. بەڵێ. ئێستا ئەو کەسە ئەوە تقریبان بۆ 3 ساڵیشە توانای نییە قەرزەکە بداتەوە. بەڵێ. ئایا ئەوە ئەگەر بیکەینە بری زەکات دروستە؟ ینی ئەو زەکاتە هێمانە بە کابرا بڵین ئەو قەرزەی لاتە لە بری زەکات، ئایا ئەوە دروستە مامۆستا؟ ئەوە پرسیاری یەکەم. بەڵێ. پرسیاری دووەم. پرسیاری دووەمانەوەی مامۆستا ئەگەر ئێستانی تقریبان کە ساڵانە زەکات دەرەکرێت لە مانگی ڕەمەزانە، 2 مانگە پێش مانگی ڕەمەزان سیارێکمانە و فرۆشتومانە، سیارێترمان کڕیوەتەوە، ئێستا تقریبان دەفتەرێکی زیاد بوو، ینی دەفتەرێک خەوتومان هەیە ئەم کاتە. ئایا ئەم یعنی عەفوەن پێش ڕەمەزان سیارێکتان فرۆشتووە؟ پێش ڕەمەزان؟ بەڵێ بەڵێ، ینی پێشەوەی لە مدەی ئەو ساڵای کە زەکات دەرەکە، ینی پێش مانگی ڕەمەزان دەفتەرێکی زیاد بووە. بەڵێ دەفتەرێکی زیاد بۆ سیارەکەمان گۆڕێت، دەفتەرێکی زیاد بوو. ئایا دەفتەرە زەکاتی لێکەوێ؟ سیارەکە سیارەی ژێر خۆتان بووە؟ بەڵێ بەڵێ ژێر خۆمان بووە. ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. باشە مامۆستاگیان عەزیز. خوا لێت ڕازی بە کاکی یوسف. برای عەزیز،
كاك محمد مان لقلا السليماني بالله يفرمو كاك محمد. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. نعم فاجان زحمة لقى قبولة لمسكوت بانكا بدات تولا مالو اللي جبي خوكي كاتي مزقود بانك بدات؟ بله بله ألو برسالة أبو؟ بله إن شاء الله والله متقدمو والله متقدمو كاك محمد بس تشاو إن شاء الله كاك محمد بعد دانش بديار برنامجه بإذن إخوي فرودار والله ميدينه كاك عصمت كاك عصمت لزا أخو بلا فرمي سيدة طباشي سيدة كاك عصمت ناموس طباشي سباستكم فرموا لخدمتين ناموس ورد تشابه فرموا ناموس وقت قل والله دخلين بيد اسمه اشتراها شون حالين أبو ملا قل والله أحد قل والله أحد إيه وقت دخلين هجا بيد اسمه يشبه اشتراها والله إبراهيم كنترول قطوس صوتكي برش كانوا قل والله أحد ببيد أزنيش قل والله أحد ببيد أزنيش وياه بيد اسمه إن شاء الله والله متقدموا بسرعة برسالة ترتبوا كي مجاهدة الزكاة بدنا تواوا شون كاك عصمت هكا مجاهدة يعني راتبي هذا خاصة خوانا يجبك الزكاة بدنا تواوا والله هنا زالب صوتك الآمن واضح نبراني كنترول ما بس زكاتي موشية كاك عصمت لا كبرك موجهة بس موجهات بشيناك كسك موشية بزكاتي بيتيا زكاة بو بدنا تواوا إن شاء الله والله متقدموا ما شاء الله مستشفى خوالة رازي به هاو اللي بردنك اندي على صوتك توزي واضح نبو لايما خوالة رازي به كاك عصمت جان ممتن كاك أحمد ما لقى الله يلا كركوك بلا فرمو السلام عليكم ماما أستاذ شورن عليكم السلام ورحمة الله وبركاته ماما أستاذ تشارك ما يوتي ما يوكاتيك القرآن أخوانم إلا معنى كان كينا جماعة من قناح بارم سوى القرآن أخوانم يعني هرشتي اعتيادية بوم هي دي أخوانم يعني كاتي قرآن أخوان ليه حالينا به بل يعني معنى كان لي حالنا وتزاني القواعد عربية مش كردين هلا بسيارة أبو بل يا هلا بس هردو الشام كاك أحمد لخزمتها إن شاء الله كم ساعة كم لخزمتها سباز بو بيون ديكت كاك أحمد جان كاك هي من مان لقلايا عليكم السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته كاك يا من جان باشا مسجل يا رب خابت باريس لخزمتها زو استاذ مسجل خدمت لي ما مسجل من تقريبا 3 سنوات بداية شهيد ولا شهيد داعش جا خوا يعني أريد من داسكي خوا جاك بتلاقي جانب بوكي بيكا خوا كتشيا والله زودي كان من خلي في وادينا يعني قبل لما جيت أشوف حول جاك خلي في وادينا خوا كان شلون يعني إتعاية عن خوبينا بنبرام وهيك شيء أبيت يعني أبيت يعني وي أخي خوا كان شلونه خوا كان وضع بوكم تومري لرجيان روزاني يعني خومان يعني هل شلون قاعد يخوي بيكو بين هل بدوام أو هل لقوا معي جاي واحد بدو خوشي بين جاي واحد بخفت بعيد بينهم يا حس واحد أنا جاي هسه دعوة شكيكا كا جاب نازم أو خوبينينا بدوامية اشتكي باشا يا خلافة أو يعني إن شاء الله والله متقدموا بس هردو تشاو كاك يمن الشيء كي كرسمية نقوم كياتيم بله ما مسجل نقوم كياتيم بس عايزكم هي دعمنا وبويك قاعدة جبوب قاعدة بيفلوسهم تمري ودا خاني قاعد اشتكي بيها بكرم أم عايزين كدعمنا والزكاة كبيرة يعني بۆ ئەتەوێت قازانج بکە و وردە زیاد کا پارەکەوانە ئینشاءڵڵا وەڵام پێدەوێت بۆ خێرم دانای بۆ کڕی مفلۆسیم داناوە هەتاوەکو وردەوەدا زیاد کات بۆی کە لە پێچێتی ئینشاءڵڵا وەڵام پێدەمەوە بەسەر چاو بەسەر چاو کاکیان نجات بەسەر چاو
دایکی محەممەدمان لەگەڵایە لە گەرمیان بڵێ فەرموو. السلام عليكم مامۆستایان. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستایان دێ زەحمەت بسیارێتمەیە. فەرموو خوشکی بەڕێزم. هین سەرفترەیە مامۆستایان ئێمە لە ماڵۆ چوار بەڵێ چوارتەسەگە دوان لە مناڵەکانم نییە لە ماڵە خۆم و یەکێتر لە مناڵەکانم لە ماڵم. ئایا زەکات ئەو دوو مناڵە لە سەرفتەیە و دوو مناڵە لەسەر خۆمە؟ لەکوێن مناڵەکانتر؟ وەڵا لە ماڵ باوکمە. یعنی گیان؟ نە گیانی یعنی بە لە ڕەمەزان چووە بۆ ماڵ باوکم تا دوای جەژن نایەنە. هەر لە وڵاتیان وەنیە؟ لە کەلارە هین لە گەرمیان نەبێژین. ئینشاءڵڵا لای خۆمانن بەس چییە لە هەفتەیە پێش جەژن ڕەمەزان چوونە تا دوای جەژن نایەنە. ئینشاءڵڵا وەڵام دەدەمە دایکی محەممەد بەسەر هەردوو مامۆستایان. خوشکی گەورەی ئێمەی خوشکی بەڕێزی ئێمەیت. باوکی بیلالمان لەگەڵایە بەڵێ فەرموو. سلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. باشی مامۆستای بەڕێز. یا ڕەبی خوای گەورە دڵخۆشت کات. سلامت یا ربی انشاءالله ئەجمەعین. دەستخۆشی ئەو بەرنامە جوانە کێکە مامۆستای. برای عزیز و خۆشەویستی ئێمەی خوا بتپارێزێت. زۆر سپاس دەکەم زۆر مەمنونم تەنها داواکاریەکم هەیە مامۆستا. لە خزمەتتان. بەڕێزی خێزانەکەم نەخۆشە تەنها داوای دوعای بەخێر لە جەناب دەکەم و خۆشێت زیاترم هەر ئەوەندە مامۆستای. یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆی شیفای خێزانت بە دڵی خۆت و کەس و کارت خۆشکە بە شیفادانی ئینشاءڵڵا دوعای تایبەتیشی بۆکەین داواکاری لەو براو خوشکانەی کە ئێستا نەخەوتون و ئاگایان لە بەرنامەکەمانە یاخود لە کاتی دووبارە بوونەوەیان بەرنامە ئەبێنن دوعای خێری بۆ بکەن ئینشاءڵڵا دوعایشی بۆکەین بەسەر چاو. ئینشاءالله خوای گەورە پاداشت بداتەوە ئینشاءالله مامۆستای. خوا لەت ڕازی بێ باوکی بیلال. زۆر سپاس زۆر مەمنون. برای عزیزی خوا لەت ڕازی بێ. دایکی ئەنەسمان لەگەڵایە. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السلام ورحمة الله. مامۆستاکەن من دوو پرسیارم هەیە. فەرموو. یەکەم یان نوێژ تا دای ئەبەستی سونەت بکەیت ئەکەوێت تەبری قەرز چۆن بە گەنجی نوێژکردن سونەتەکانی پێشنێژی بەیانی یاخود نیۆڕەوە هەموو سونەتێک تەبیکە نیستی سونەتی لێ بێنیت ئەکەوێت تەبری نوێژی قەرز چونکان لە گەنجیان نوێژی سونەت پرسیارەکەتەوە نوێژی سونەت ئەکەوێت تەبری قەرز؟ بەڵێ ئەوە پرسیارێکم. بەڵێ مامۆستاگیان پرسیارێکیشم ئاڵتون ئەگەر بکرێ بەخۆوە زەکاتی ئەکەوێتی یان نە؟ چەندێکە؟ وەڵا تەقریبەن 30 مسقاڵێک. بۆ خۆت بەکارێنی؟ وەڵا منی خۆم نییە کەسە تووسی پرسیارم بۆ بکە ئەیکا بەخۆیەوە بەڵێ بۆ شوێنان ئەیکا بەخۆیەوە بۆ خۆی بەکارێنی بەسەر چاوەڵام دەدەم و دایکیانس. باشە مامۆستا خوشکی گەورەی خوشکی باوکی محەممەد لەسەر و چاوە کۆتا پەیوەندی ئینشاءالله تعالى لە خزمەتی ئابین. السلام عليكم مامۆستا جان. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جان خوا گەورە پاداشتی بەخێر بداتەوە. یا ڕەبی خوا بتپارێزێت. سپاس دەکەم ڕێزی. وڵای دوو پرسیار بە مامۆستا. لە خزمەتتان. ئەم بەڕێز لە خزمەت خوای داوی. یەکەم قوڵ وەڵا خوێندن. بەڵێ. برادرێک دەبێت کە سێ قوڵ وەڵای بخوێنی یان زیاتر بخوێنی خێرەکەی بڵێ بۆ فلانکە قەبرستانەی بی. یعنی سێ جار قوڵ وەڵا بخوێنی بڵێ بۆ ئەم قەبرستانە؟ زیاتر سێ جاریان زیاتر چەندی بیخوێنی. بڵێ خێرەکەی بۆ ئەو قەبرستانەی قەبرستانێکی دیاری کراوە. یەک دووەمیش دارچاندن لەسەر قەبر. دار ناشتن. بەڵێ. بەڵێ بەڵێ. ئەو دوو پرسیارە مامۆستا جان خوای گەورە پاداشت بداتەوە. خوا لەت ڕازی بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت باوکی محەممەد. لە خزمەتی ئینشاءڵڵا وەڵام تەدەمەوە بەسەر هەردوو چاوم خوای گەورە بتان پارێزێت. جا برایان و خوشکانی بەڕێزم کۆتا قسە و دوایە چمە خزمەت پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی هاوکاریکردن و دەستگیرۆیکردنی هەژاران و نەداران و بێنازانە. بۆیە ئەم هاوکاریکردنە ئەم بە دەنگەوە چوونە ئەم ئاگابوونە لە دەوروبەر بەڕاستی ڕەوشتی ئینسانی بڕوادارە کاتێک تۆی موسڵمان
بزانیت ماڵێکی مسلمان هەژارە پێویستیان بە تۆیە لەم مانگی ڕەمەزانەدا بتوانی هاوکاریان بکەی بەڕاستی کارێکی گەورەیە. کاتێک تۆی مسلمان برایانی مسلمان خۆشکانی مسلمان کاتێک بزانن دەستگایەکی وەکو ئەم دەستگایە ئەگەر هاوکاری و خێرەکانی ئێوە نەبێت دائەخرێ بەڕاستی گرنگە هەموو لایەکمان لای لێ بکەینەوە بتوانین لەم مانگی ڕەمەزانەدا هاوکاری بکەن بۆی ئەم فەرموودە شیرینانەی خوا و پێغەمبەر بەگوێ هەموو مسلمانانە بدات کە بەڕاستی ئەمە هەر هەمومان ئیستیفادەی لێکەین، هەر هەمومان سوودی لێ وەرەگرین. هاوکاریکردن بە معنە عامەکە ئینسانی بڕوادار یعنی ئەبێت لە مێشکی دابێ کە خوای تەعالی نیعمەتێکی پێداوە، ئەم نیعمەتەی بۆیە پێداوە بۆی لە خزمەتی خەڵکدا بێ پێی و ئەگەر لە خزمەتی خەڵکدا نەبێ پێی بەڕاستی ئەو کاتە خوای تەعالی نیعمەتەکەی لێ سەنێتەوە خوا پەنامان بێت. دێنە سەر پەیوەندی ئەو برا و خوشکە ئازیزانەمان کە پەیوەندیان کرد. پەیوەندی یەکەم کاک یوسف بوو لە شاری چەمچەماڵەوە خوای گەورە بیپارێزێ. دوو پرسیاریە بوو کاک یوسف. پرسیاری یەکەم پرسیارەکەی بوو کە قەرزمان لای خەڵکە و توانایان نییە بیدەنەوە، ئایا ئەتوانن بیخێنە بری زەکات؟ برایان و خوشکانی بەڕێزم، من کاتێک قەرزێکم لای تۆی مسلمانە، تۆی مسلمان لە دوو حاڵەت بە دەرنیت. ئەگەر هەتە و پارەت هەیە ئەرزەت هەیە بیفرۆشی، شتت هەیە بیفرۆشی، لەو دەقەیە بەدەستەوە نییە یعنی دەوڵەمەنی، ئەوە هیچ زەکاتت پێ ناشێت مادام هەتە بیدەیتەوە. بەڵام کاتێک جۆرێکی تریان هەیە نیانە بیدەنەوە، پارەیان نێبیدەنەوە، ئەمە شەرعان زەکاتیان پێ ئەشێت، شەرعان زەکاتیان پێ ئەشێ مادام قەرزەکەیان بۆ پێداویستی ضروریاتی ژیانیان بووە ئاگدار بن. جاری وایە قەرزەکە بۆ ضروریات نییە، ئەنی تۆ لە تۆی قەرز کردووە لەبەرەوەی مەسەلەن سیارێکی گۆڕی و سیارێکی کردو سیارێکی چاکتر. بەڵام من بەرابەڕەزە دیارە دوکاندار و ئەو شتانەیە. کورتەی وەڵامی ئێمە بۆ ئەو برا خۆشەویستەمان کاکی یوسف لە چەمچەماڵ ئەوەیە لە شەرعدا زەکات کاتێک ئەبێ بدەی بە کەسێک نابێ دانی ئەو زەکاتە قازانجی خۆتی ثابت، یعنی منفعەتی بگەڕێتەوە بۆ خۆت. کاتێک کە تۆ بە کەسێک ئەڵێ کاکەوە تۆ من ملیۆنێکم لای تۆی، ئەڵێ وڵا کاکە ملیۆنێکت لامە بەڵام نیمە بیدەمە، ئەڵێ دەی کاکەوە ملیۆنێک زەکاتم لای خۆم ئەوە خستمەوە جیرفانی خۆم لە جادی قەرزەکە، ئەمە قازانجەکەی بۆ خۆتە. شەرع ئەمەی ناوێت. بۆ تۆ ئەبێ و ملیۆنە بدەیتە خۆی کاکە تۆ ئێستا داوای لێ ناکەیت و ناچیتە سەری، لەوە ئەچێ دراوسەیەکیان پارەی لابێ و هەموو ڕۆژێ بچێتە سەری، ضرورتر بێ لەوەی تۆ. بۆیە برایان و خوشکانی بەڕێزم دروست نییە ئینسانە بێ ئاگدار بێ هیچ کاتێک قەرز نەخاتە بری زەکات نەخاتە بری قەرز. ئەمە کارێکی باش نییە. لەگەڵ ئەوەدا ئەگەر بە دوای قیل و قالا بگەڕین لەوا چێ لە جایزبوونیە دەستمان کەوێ، بەڵام بەڕاستی ئەسڵی شریعەت ئەسڵی زەکات بۆ ئەوە نییە کە ئێمە سوودەکەی بۆ خۆمان بێ. ئەو کاتە بەڕاستی خەڵکێکی زۆر لە جیاتیوە زەکات بدە بە هەژاران، پارێکی لای خەڵکەوەی خاتە بری زەکات و تەواو بڕۆ بە خێراتی فەقیری دامە و هیچی نامێنێت، هیچ کێشتی بۆ برێ. بۆیە براشیری دەکەم کاک یوسف ئەو کارە مەکە تۆ ملیۆنێکت لای مسلمانێکە قەرزی کردووە لێت شتی لات بردووە، بڕۆ زەکاتەکەی بۆ بەرەوە. کە زەکاتەکەت بۆ بردەوە زەکاتەکەت پێدا، بڵێ دەی کاکە سوپاس بۆ خۆ ئێستا هاتە ئەوە لەوە چە من زەکاتم پێداوی خەڵکێکی تری زەکاتی پێداوی دەکا کە قەرزەکەتم بەرە ئاوا نەک پێشتری بڵێ کاکە من ملیۆنە زەکاتە دەمێ، بەڵام کە ملیۆنەکەتە دەمێ بێ بدەیتەوە قەرزەکەم بیت ئەمە نابێ. بەڵام دوای ئەوەی کە پێت داتوانی داوای زەکاتەکەتی لێ بکەی برای عەزیزم. پرسیاری دووەمی سیارەیەکیان فرۆشتووە، 2 مانگ پێش ڕەمەزان سیارەیەکیان فرۆشتووە مەسەلەن بە 3 دەفتەر، دوایی سیارەیەکی تریان کڕیوەتەوە بە 2 دەفتەر، دەفتەرێکی لێ ماوەتەوە. ئایا ئەم دەفتەر ئێستا زەکاتی تایە؟ برای عەزیزم شەرعان ئەو پارەی کە دێتە دەستەوە بە پارەیی ئەبێ ساڵێکی بەسەردا بڕات، واتە ئەم پارەی کە ئێستا لە دەستایە ئەم دەفتەر ئێستا زەکاتی تیانێ لە شەرع، ئیلا بێ ساڵێکی بەسەردا بڕوە ئەو کاتە زەکاتی تێدایە. و ئەگەر ئێستش زەکاتی بەڕاستی ئەوە لە گەورەی خۆتە بەرەکەتی پارەکەتە لە دەفتەرێک 2 گەڵاونی و
بدەی بە کەسێک ئینا زەکاتی تیانە بەڵام ئەگەر بیشی دەی هەر جایزە ئینشاءڵڵا. کاک محەممەد پرسیاری ئەوەی کرد لە شاری سلێمانی کە ئایا مزگەوت بانگ بداتون نەچیت بۆ مزگەوت دروستە؟ بەڕێزان و خۆشەویستانم هەموو عیبادەتێک بە پێی تااقەت و توانایە تەماشاکەن ئاگاتان لەم خاڵە بێ بەڕێزان لە بانگدانە سنەتە من و تۆی مسلمان بانگەکە وەکو خۆی بڵێنەوە بەڵام کە ئاگاتە حەیە عەلە الصەلاة حەیە عەلە الفەلاح وەرن بۆ نوێژ وەرن بۆ ئازادی لەو کاتەدا سنەتە من و تۆی مسلمان بڵێن لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله. ئەمە یعنی چی؟ لا حول ولا قوة إلا بالله لەوێک سنەتە ئەوە بڵێن ئەمە یعنی من هیچ هێزێک و توانایەکم نییە من ناتوانم بێ بۆ مزگەوت ئیلا خوا قووەتم باتێ من ناتوانم بێم بۆ نوێژ ئیلا خوا قووەتم باتێ من ناتوانم بڕۆم بۆ کارێ ئیلا خوا هێزم باتێ لا حەولە ولا قووەتە من ناتوانم توانام نییە ئیلا بالله ئیلا مەگەر خوا بۆ کاتی حەیە عەلە الصەلاة حەیە عەلە الفەلاح ئێمە ئەمە ئەڵێنەوە کاتێک کە ئێمە ئەماڵێنی توانەمان نێ بچین بۆ مزگەوت کەسێکە نەخۆشە لە ماڵەوە کەوتووە دەرگای مزگەوت داخراوە بۆی نەخۆشیەوە مەسەلەن مزگەوتەکە زۆر لی دوورە ئاخر دەنگی بانگی ئەمڕۆ لەگەڵ دەنگی بانگی زەمەنی پێغەمبەردا جایە بەڕێزان ئێستا ئێمە لە شاری سلێمانی بەیانیان گوێت لە بانگی عەربەتە یەخۆ نابێ بڕۆی بۆیە بەڕاستی کەوتۆ دەسەر تاقە و قووەتی تۆ ئەگەر ئەتوانی بڕۆیت و مزگەوت دانەخراوە ئەوە بڕۆی باشە ئەگەر نەتوانی بڕۆی یان مزگەوتەکان داخراون ئەوە بەڕاستی لا يكلف الله نفسا إلا وسعها خوای پەروەردگار داوا هیچ عیبادەت و بەندایەتیەک لە مرۆڤ ناکە ئیلا عیبادەت و بەندایەتیەک کە لە تااقەت و توانایدا هەبێت بۆیە بەو شێوازە ئەگەر تااقەت و توانات هەبوو دەرگای مزگەوتەکان دانەخرا بۆ ئەو کاتە بڕۆی ئیشکالێکی تێدا نییە و خێریشی زۆر گەورەی واجبێکشی جێبەجێ کردووە بەڵام ئەگەر بە ئەنقەس نەڕۆیت و گوێت لە بانگە و مزگەوتەکەش نزیکە و هەر تااقەتت نییە بڕۆیت و دانەخراوە و گوناهبارە بیت. کاک عیسمەت لە زاخۆ و برا بەڕێزەمان دوو پرسیاری کرد پرسیاری یەکەم ئایا قول والله ئەحەد یان قورئان بەبێ دەستنوێژ بخوێنێ دروستە؟ بەڵێ دروستە برا بەڕێزەکەم یعنی ئینسان کاتێ قول والله ئەحەد یا کاتێ قورئانێک گرێتە دەستێەوە بەبێ دەستنوێژ ئەی خوێنێ دروستە و ئیشکالێکی تێدا نییە بەڵام مندێک لە زانایان فەرموون ئەگەر قورئانەکە مجەڕە ئەگەر موسحەفەکە تەفسیری لەگەڵدا نەبوو ئەوە وا باشە نابێ ئیلا بێ دەستنوێژێ بێ بەڵام بابەتەکە بابەتێکی فراوانە ئینسانەکە دەستنوێژیش نەبێت توانێت قورئان بگرێتە دەستێەوە توانێت قورئان بخوێنێ ئینشاء الله تعالى واتە دروستە لەبەر بیخوێنێت یان لەناو مۆبایلا بێ یان لە موسحەفا بێ دەستنوێژ دروستە. پرسیاری دۆمی کاک عیسمەت ئایا زەکات بدەینە موچەخۆر؟ بەڕێزان ئەو کەسانەی ئەمڕۆ موچەخۆرن یعنی ئێستا موچە خوراون ینی موچەخۆرن موچە خوراون موچەکان خوراوە یان جاری وایە بێجگەلەوەی کە موچیان پێ نەدراوە دوو مانگە بەوەی ئەم وەزعە ناڕەحەتیەوە کە هاتوۆتە سەر کوردستانیان بە هەر وەزعێکی ترەوە یان موچەکەی بەشی ناکات ئینسانێک مانگی ملیۆنە دینار موچەیەتی بۆ نمونە ئەم ملیۆنە دینارە بەشی ناکە خێزانێکی زۆری هەیە کرێت چییە مەسەلەن نەخۆشی هەیە حەپی مانگانە ئەکڕێ بۆ منە بۆ نەخۆشی مەسەلەن یان بۆ خۆی بەشی ناکە بەڵێ جائیزە زەکاتی بێتێ با خانی خۆی هەبێت با سیارەی خۆشی هەبێت مادام ئەم پارە بەشی ناکات کە بەشی نەکرد ئەوە پێوەترێ میسکین لە شەرعدا ینی دەرەجەیە لەسەر و فەقیرەوەیە ئەو میسکینە زەکاتی پێشێت قورئانیش باسی کردو بۆیە بەڵێ موچەخۆر ئەگەر موچەکەی بەشی نەکە زەکاتی پێشێ بە مەرجێ موسڵمان بێ ئەگەر موچەکەی بەشی کرد و هیچ پێویستی نەبوو ئەوە بەڕاستی زەکاتی پێ ناشێ برایان و خوشکانی ئازیزم. کاک ئەحمەد لە کەرکووکەوە پرسیاری ئەوەی کرد کە فەرمووی کاتێک قورئانە خوێنم لێ حاڵی نابم ئایا گوناهبارە بم؟ بەڕێزان خوای پەروەردگار کە ئەم قورئانەی ناردووە بە زوبانی عەرەبی ناردووەتی و ئەمڕۆ موسڵمانانیش لە سەرتاسەری دنیادا ئەتوانم بڵێم کەمینەی عەرەبە لە موسڵمانان یعنی موسڵمانان زۆربەی زۆری غەیری عەرەبن و غەیری عەرەبیش لە قورئان تێناگەن و عەرەبیش تەنانەت لە قورئان تێناگەن یعنی قورئان زبانێکی زۆر
بەرزانی لە سەر و لغۆی عەرەبیەوەیە هەندێک لە ئاەتەکان عەرەبیش لێ حاڵی نابێ بۆیە ئینسان هیچ گوناهبار نابێت لە واتاکەی تیا نەگات با ئینسان بیخوێنێت گەرنگەوە ئینسان عەمەل بە ئاەتەکان بکە و ئاەتەکان بخوێنێ ئەگەرنا زۆر بەمان لە معنای ئاەتەکان حاڵی نابین بە تایبەتی هەندێک ئاەت هیچ گوناهبار نابین و ئەمڕۆ زۆربەی مسلمانانیش ئەوە حاڵیانە گوناهباریتیان ئین شاء الله تعالی گرنگەوەی بیخوێنی کاک ئەحمەدیان خوای پەروەردگار من و تۆ ئەو بەڕێزانەی ئێمە ئەبین و گویان لێمانە لە ئەهلی قورئان حسێبمان کە ئین شاء الله کاکیە من لە هەولێرەوە پرسیاری ئەوەی کرد کە 4 ساڵە برایەکی شەهید بووە خوای پەروەردگار پلەی بەرز کاتەوە فەرمووی زۆر کات خەوی پێوا بین بەڕێزان ئینسان جاری وایە لە دنیادا لەگەڵ کەسێکدا زۆر تێکەڵە لەگەڵ کەسێکدا زۆر ئاوێتە بووە کاتێک ئەم کەسە وەفاتەکات ئەم ئینسانە فەراغێکی زۆر لە ژیانیا دروست دەبێت بەردەوام بیری لێکاتەوە خەوە بینێ لە خەویدا شتەکانی ڕابردوو بە خەوە بینێت ئەمە ڕابردووە یعنی مەسەلەن لە خەویدا سەفریان پێکەوە کردووە لە خەویدا هاتووە بۆ ماڵیان لە خەویدا نان پێکەوە خۆن لە خەویدا پێکەوە ناو سیارەدان لە ژیاندا ئاوا بوون ئەمە ڕابردووە بە خەوەی بینێم ئینسانە بەڵام ئەگەر خەوەکان هەندێک شتی جیاوازی تیابوو لەوانە مەسەلەن کەسێک مردووە تۆ خەوی پێوە ئەبینیت لە خەوتا و ئینسانە ڕوتە ئەوەی وا باشە بەڕاستی تۆ دوعا خێری بۆ بکەی تۆ سەدەقەی بۆ بکەی یان جاری وای ئینسانێکە بینی ئەم ئینسانە مردووە ئەی بینی لە سجنایە لە بەندیخانەدایە ئەم ئینسانە قەرزارە بگەڕێ بە دۆی خاوەن قەرزەکانە با قەرزەکانی بنەوە قەرزەکانی بۆ بنەوە یعنی خەوەکان کاتێکە مەسەلەن مواتایەکی هەیە کە شتی زیکرەیاتی ڕابردووتان نەبێت ئەگەر غەیری ئەوە بێ ئەوە واتای هەیە بۆیە تۆش جەنابەت کاتێککە خەوێک بۆ برایەتەوە بینی ئەگەر خەوێکیان لەبیرت نەچووەتەوە مەسەن ئەوەندە گرنگە بەراتەوە پرسیاری کەسێک بکە کە لە خەو بزانێ خەو پەرژێن بێ بە واتای خەوەکەت پێ بڵێ لەعەلە ئەمە واتایەکی هەبێت بۆ براکەت خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت خۆی لە براکەشت خۆش بوو لە مردوو هەموو لایەکمان خۆش بێت پرسیاری دووەمی کاکیە من ئەوە بوو فەرمووی کرێچیم و ئەرزم هەیە ئەرزەکەی بۆ قازانج داناوە ینی کاتێکی سەخ کرێچیە ئەرزێکی کڕیوە بە 2 دەفتەر مەسەلەن دوای مدەیەک ئەیفرۆشێتەوە بە 2 دەفتەر و دەگەڵا ئەرزێکی پێکڕێ خێری پێکا جاری خێری لێکا زەرەری لێکە ئایا ئەم ئەرزە زەکاتی تیایان زەکاتی تیانێ بەڕێزان کاتێک ئەم برا بەڕێزەمان ئەرزێکی کڕیوە ئەگەر ئەم ئەرزە بڵێ کاکە ئەو ئەرزەم کڕێەوە ئەیکەمە خانوو لەوێ ئەو ئەرزاکەمە خانوەر کاتێ پارە بێ ئەوە شەرعەن زەکاتی تیانێ ئەم بۆ کڕین و فرۆشتن نەیکڕیوە ئەی کاتە خانوو ئەمە زەکاتی تیان ئەمە زەکاتی تیانێ مادام ئەو ئەرزە بۆ خۆی کڕیوێت و کاتە خانوویان بۆ خۆیان بۆ کوڕی کاتە خانوو شەرعەن زەکاتی تیانێ بەڵام مدەی جارێ ئەیفرۆشەوە پارەکەی تۆزێ زیاد بێ ئەمە شەرعەن زەکاتی تیایە ئەی چۆن زەکاتەکەی بین زەکاتەکەی زانایانی ئیسلام ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت چەند بۆچوونێکیانەیە کورتەی بۆچوونەکان ئەمەیە تۆ کە حاڵت وایە ئینسانێک هەر خەریکی کڕین و فرۆشتنی ئەرزە ئەم وا باشترە هەر ساڵی هاتەوە کاتی زەکات بیقەبڵێنێ بە پارە و زەکاتەکەودا بەڵام کەسێک کۆم بەرابەر ڕێزە ئاوایە ئەتوانێت شەرعەن ڕێی پێ دراوە ئەم ئەرزە هەموو ساڵێک مەسەن زەکاتەکەی نەدا کاتێک کە فرۆشتی زەکاتی 1 ساڵێکی بدات مەسەلەن ئەرزە بۆ کڕین و فرۆشتنە 3 ساڵە ماوەتەوە مادام حاڵی وایە ئەم برا بەڕێزەمان ئەوێ وردە خۆی بکاتە خاوەنی سوکنایەک ئەتوانێت کاتێک کە ئەرزەکەی فرۆشت زەکاتی 1 ساڵێکی لێ بدا ئینشاڵڵا گوناهبار نابێ خوای پەروەردگار بیکاتە مای خێر و بەرەکەت بۆی دایکی موحەممەد خوشکە بەڕێزەمان لە گەرمیانەوە پرسیاری ئەوەی کرد کە 4 کەسن لە ماڵەوە 2 منداڵی چوونە بۆ ماڵی باپیرەیان لەم مانگی ڕەمەزانەدا لە ماڵی باپیرەیانە بن ئایا سەرفتری ئەم منداڵانە لە ڕووی شەرعەوە ئەم دایکە بیدات کە مناڵەکانی لانیە یان ماڵی باپیرە و داپیرەی بیدەن کە ئەم منداڵە لای ئەوانەژی بەڕێزان دروستە هیچ ئیشکالێکی نیە هەر کامێکتان بۆیان بدەن مادام بە تایبەتی لە شارێکدا سەرفترەکە وەکو یەک وایە 2009 بە پارە لە هەموو کوردستانە
و 2 کیلۆ نیوە بە قوت وەکو ئەوروپانیە جیاوازی بکە لێ 10,000 دانراوە شەرعەن ئەتوانی خۆت سەرفتریان بدەی ئەشتوانەیە ئەوان سەرفترێ بدەن هیچ شکالی تێدا نیە تۆ سەرفتریان بدە 2 نەفەرن 5,000 سەرفترەکان بدە ئەگەر ئەوانیشدان فەنیعمە خێرێکی گەورەتان کردو ئاگاتان لە هەژار و نەدارێک بۆیە بۆ شێوازەیە خوشکە گەورەکەم هیچ شکالێکی نیە هەر کامێکتان بیدەن. باوکی بیلال لە هەولێرەوە تەلەفۆنی کرد داوایەکی لە منی تاوانبار و ئێوە بەڕێز و خۆشەویستەیە کە ئەویش خێزانی نەخۆشە داوای دوعای خێری کرد بۆ خێزانی ئێمەش بۆی پاڕینەوە لە خوای پەروەردگار لەم کاتە پیرۆزە داڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ڕەحمان و ڕەحیمی خۆت بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری کەرەمی خۆت بۆ خاتری بەخشندەی خۆت یا ڕەبی خوایە شیفای ئەو نەخۆشەمان بی کە داوای دوعای خێری کردووە یا ڕەبی خوایە شیفای بی یا ڕەبی خوایە شیفای بی یا ڕەبی خوای پەروەردگار ئەو بەڕێزانێکی کە گویان لێمانە ئەگەر نەخۆشن شیفایان بی ئەگەر نەخۆشیان هەیە شیفایان بی یا ڕەب العالەمین. دایکی ئەناس دیارە 2 پرسیاری بوو. دایکی ئەنس پرسیاری یەکەمی ئایا نوێژی سونەت بری قەرز ئەکەوێتە بری قەرز؟ بەڕێزان نوێژی سونەت لە بری قەرزدا ئەو نوێژانەی کە ئینسان قەرزارە 2 جۆرن جۆرێکیان عەدەدەکەیان ئەزانێ مەسەلەن 2 نوێژ قەرزارە یان 3 نوێژ قەرزارە یان 4 نوێژ قەرزارە یعنی عەدەدەکەیان ئەزانێ ئەوە وا باشترە قەرزەکە باتەوە یعنی عەدەدی نوێژەکە مادام ئەزانێ 2 نوێژی بەیانی قەرزارە ئەوە لە 2 بەیانیانە نوێژەکە قەزا بکات 2 بەیانی قەزا بکاتە. ئەگەر عەدەدەکەی نازانێت عەدەدی نوێژە لە دەستچووەکانی قەرزەکان نازانێت ئەوە وا باشترە کە سونەت زۆر بکات چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحدا فەرمێ لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار جەلە جەلالوه یەکەم شت کە محاسبەی ئینسانی لەسەرەکان نوێژەکانێتی ئەگەر نوێژە فەرزەکانی نوقسانی تیا بوو خوای پەروەردگار فەرمێ نوێژە سونەتەکانی بۆ بکەنە فەرز بە فەرز بۆ حساب بکەن ئەو نوێژە سونەتانی کە لە دنیای کردوێتی بە فەرز بۆ حساب بکەن بەڵێ ئەو کاتە نوێژە سونەتەکان بەری قەرزیش ئەکەوێ کە عەدەدەکەی نازانیت چونکە ئەگەر عەدەدی نازانی چۆن قەزای کەیتەوە ئەوە سونەت زۆر بکە لەو دنیا خوای پەروەردگار بەڕەحمە ئەی خاتە بری فەرزەکان وەکو لە فەرمودەی صحیح داتووە. پرسیاری دووەمی دایکی ئەناس ئەوە بوو کە ئاڵتوون ئینسانێک خوشێکی بەڕێز ئاڵتوونی هەیە بۆ خۆی بەکاری ئێنێت ئەم ئاڵتوونە ئایا زەکاتی تایە یان نا؟ بەڕێزان ئەو خوشکە بەڕێزانەی کە ئاڵتوونیان هەیە 2 جۆرن کە بۆ خۆیان بەکاری ئێنن هەندێک خەڵکەیە هەندێک خوشکەیە ئەم 30 مسقال بۆڵێ بۆ خۆم بەکارێن ئەمەی کە ئینسان ئاڵتوونێک بۆ خۆی بکڕێ و بۆ خۆی بەکاری بێنێ ئەگەر زەکاتیشی نەدا شەرعەن دروستە بەڵام بەمەرجێک ئەم ئاڵتوونە لە حەدێکا بێت یعنی ناکرێ خوشکێکی بەڕێز بڵێ وەڵام 150 مسقال ئاڵتوونم وێ بۆ خۆم بەکارێنم کاکەوە ئەوە زۆر زۆرە یعنی ئەوە لە عورف چووەتە دەرەوە بەڵکو ئینسانێک ئاوە 20 مسقال هەیە 25 مسقال هەیە 30 مسقال هەیە 35 مسقال شتێکی وای هەیە بۆ خۆشی بەردەوام لە دەستایەتی یان لە پەنجایەتی یان لە ملیایەتی ملوانکەیە ئەتوانێت زەکاتی نەدات مادام بۆ خۆی بەکاری ئێنە یان جاجار بەکارێنێ بۆ مناسە بۆ شت ئەتوانێت بەڵام ئەگەر ڕێژەکەی زۆر بوو بەڕاستی ئەوە زەکاتی بدا باشە و لەگەڵ ئەوەشدا هەندێک لە زانایانە فەرموون لە سەر و 20 مسقالەوە ئینسان چەندی ئاڵتوونی هەبوو بەکاری بێنیان بەکاریشی نێنێ زەکاتەکەی بدا باشترە بەڵام ئەو خوشکە بەڕێزە عەدەدەکەی 30 مسقال بوو بۆ خۆی شێتی ئینشاءڵڵا زەکاتی تیان نییە ئەتوانێت زەکاتی نەدا و خوشکە بەڕێزەوەن. باوکی محەممەد کە کۆتا پەیوەندیمان بوو 2 پرسیاری بۆ برا بەڕێزەمان پرسیاری یەکەم فەرمووی ئەگەر قول هو الله ئەحەد بخوێنی یان قورئان بخوێنی ئەم قورئانە کە خوێندت دیاری بکەیتە بڵێ خوایە پاداشتی ئەم قورئانە یان ئەم قول هو الله ئەحەدە بەهەدیە بۆ خەڵکی و قەبرستانە ئەمە دروستە بڵێ دروستە ئینشاءڵڵا قورئانە ئەجر و پاداشتێک ئەڵێ خوای پەروەردگار ئەم ئەجر و پاداشتە بۆ خەڵکی ئەو قەبرستانە بێ بۆ موسڵمانە ئەو قەبرستانە هەدیەیەکەی بەوان هیچ اشکالێکی تێدا نیە ئینشاءڵڵا دروستە جاگەر قول هو الله ئەحەد بێ فاتحا بێ هەموو قورئان بێ یان هەرچیەکی تر بێ ئەوە دروستە ئینشاءڵڵا برا عەزیزەکەم.
يعني قورآن بە مردوو ئەگەیان بە مردوو ناگا و بابەتێکی زۆر دوور درێژە بەڵام ڕاجح وایە کە ئیمامی ئیبن تەیمیە باسێکە کە بە مردوو ئەگا قورآن ئینشاءڵڵا. پرسیاری دووەمی دارناشتن لەسەر قبر ئایا دروستیانە؟ طبعا دارناشتن لەسەر قبر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر دەمی خۆیدا داری لەسەر قبرێک ناشتووە فەرموویەتی تا تەڕ بێ عەزاب و سزای لەسەر سووکە کرێ. ئەمە تایبەت بۆ قبرە زۆربەی زانایانە فەرموون یعنی تایبەت بۆەوەی کە پێغەمبەری خوا ناشتوێتی عام نییە، بەڵام ئەگەر لەسەر قبرسانیش ئینسان دار برێژێ ئەم دارە مەسەلەن شتی خراپی لێ نەکەوێتەوە ئەو شتێکی باشە. بەڵام بەداخەوە قبرسانەکانی ئێمە ئەمڕۆ یعنی وەکو باخچەیەکیان لاتووە بەهۆی ئەم دار و غاباتەوە کە تیادی خەڵک تاوانی تیاکە، خەڵک گوناهی تیاکە، خەڵک ئاژەڵی تیەکە. بەڕاستی بەڕێزان یعنی عەجیب نەبێ بەلاتانەوە خەڵک لە قبرسانەکانە زیناکات کە داری تیا ئەوەی کاڕاتە ژوورێت کەس نابینێ. بەڕاستی ئەمە شتێکی خراپە. با قبرسانەکانمان لە قبرسانی مسلمانان بچێ، بەڵام ئەگەر ئینسانێکیش داری نەشە و گوناهێکی نەکردو تاوانێکی نەکردووە هەم بۆ ژینگە باشە و کەسێکیش لە سێبەرەکەیە دانیشێ. بەڵام بەڕاستی هەر کاتێک ئەم دارناشتنە بۆ کاری فیتنە نەینێژێ باشترە. لە کۆتاییدا دارناشتن لە هەر شوێنێکدا بێ لە ڕووی ژینگەیەوە سوودی و قازانجی بۆ هەموو لایەکمان هەیە، بەڵام ئینسان مەسلحەتی دارناشتنەکە بزانێت وە لە قەبرساندا تا بۆتانەکرێت داری بەری مەنێژن. چونکە بەڕاستی کە داری بەریتان ناشت برایان و خوشکانی بەڕێزم ئیدی مناڵە چێتە سەر قەبر گەورە ئەچێتە سەر قەبرەکان بۆی بەرەکەی لێ بکاتەوە. ئەمە شتێکی باش نیە. دارێک بنێژن کە بەری نەبێ باشە بۆی نەبێتە هۆی بێڕێزیکردن بە قەبرستانەکان. چونکە بەڕاستی ئینسان وەکو پێغەمبەری خوا فەرمووی بە زیندوێتی لەسەر قەبرێک دانیشێ پێ بنێ بەسەر قەبرێکە وەکوایە بە مردوێتی وەکوایە بە زیندوێتی پێیان نابێت. ئەوە خەتەرە بۆی ئینسان ئەو بێڕێزێ بە قەبر و بە مردوەکانمان نەکات با دارەکە داری بەری نەبێ باشترە. بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامە دیارە وردە بەر و نزیک بووینێتەوە لە پارشێ و ئەپارڕین و لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی یا ڕەبی خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بی بە تایبەتی ئەو بەڕێزانی کە داوای دوعای خێریان لێ کردوین. یا ڕەبی خوای ئەگەر نەخۆشیان هەیە شیفایان بی، ئەگەر نەخۆشن شیفایان بی، ئەگەر قەرزارن قەرزەکان بۆ ئاداکە، ئەگەر کێشەیەکیان هەیە بۆیان چارەسەرکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای لێتە پاڕینەوە بۆ خاتری گەورەی خۆت بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەو خوشکە بەڕێزانەی کە پرۆسەی هاوسەرگیریان نەکردووە کاریان بۆ ئاسان کەی پرۆسەی هاوسەرگیری بکەن یا ڕەب العالەمین. ئەو برا بەڕێزانەی کە پرۆسەی هاوسەرگیریان نەکردو یا ڕەبی خوای کاریان بۆ ئاسان کەی خەڵکی باشیان بە قسمەتکەی یا ڕەبی خوای برا خوشکانی پرۆسەی هاوسەرگیریان کردو منداڵت پێ نەبەخشین منداڵی ساڵحیان پێ بەخشە ئەو بەڕێزانی منداڵت پێ بەخشون یا ڕەبی خوای منداڵەکانیان ساڵحکەی ساڵحتریکەی یا ڕەب العالەمین. لە گوناهی دایک و باوکمان خۆش بی، لە گوناهی مردوەکانمان خۆش بی، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگیرە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای ئەوەی ئاگای لە هەژاران و لە نەداران و لە بێکاران و لەو کەسانەیە کە پێویستیانە و پێویستەکانیان جێبەجێکە یا ڕەبی خوایە لە دنیادا ڕەحمی لێ بکەی لە قیامەتا بێ بەهانایەوە. بەم شێوازە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامەیەکی تر برایان و خوشکانم بەخوای پەروەردگار ئەسپێرم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.